کەم نین ئەو کەسانەی بەرپرسیارەتی زۆربەی ئەو شەڕ و ناکۆکیە تائیفی و مەزهەبیانی عێراقی گرتووەتەوە دەخەنە ئەستۆی ئەمریکا. ئایا بەڕاستی ئەمریکا ڕۆڵی هەبووە؟ ئەگەر ئەم بانگەشەی ڕاست بێت پرسیار ئەوەیە ئەمریکا چ ڕۆڵێکی بینیوە لە خۆشکردنی ئاگری شەڕی تائیفی لە عێراقدا. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز راپۆرتێکی بڵاو کردوێتەوە و تێیدا ئاماژەی بەوە داوە لە دوای ساڵی 2023ەوە سیاسەتی ئەمریکا بە چاوپۆشیکردن لە کشت و بڕکردنی سوننەکان لەلایەن گروپە میلیشا شیعەکانەوە بۆتە هۆی خۆشکردنی ئاگری شەڕی نێوان شیعە و سوننە لە عێراقدا. ڕۆیتەرز لە راپۆرتەکەیدا پشتی بە دوو لێکۆڵینەوە بەستووە کە تا ئێستا بڵاو نەکراونەتەوە. بەپێی ئەو دوو لێکۆڵینەوەیە ئەمریکا بەردەوام کوشتن و ئەشکەنجە و ئازادانی سوننەکانی لەلایەن میلیشا شیعەکانەوە پشتگوێ خستووە. یەکێک لەو گروپە میلیشایانەی دەستی هەبووە لە کوشتن و ئازادانی سوننەکان سوپای بەدر بووە بە سەرۆکایەتی هادی عامری. کۆلۆنیۆل دێرگ هارڤی ئەفسەری خانشینکراوی هەواڵگری ئەمریکا کە پێشتر لە عێراق بۆ ئاشکرای دەکات کاتی خۆی هێزەکانی ئەمریکا تیمە بکوژەکانی سوپای بەدریان دەستگیر کردووە کە تۆمەتبار بوون بە کوشتنی ژمارەیەک لە ئەفسەران و فڕۆکەوانانی سوننە لە ساڵانی 2023 و 2004دا، بەڵام دواتر ئازادی کردوون. ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە لە مانگی تشرینی دووەمی 2005دا هێزەکانی ئەمریکا لە بەغدا دەستیان بەسەر زیندانێکی نهێنی سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقدا گرتبوو کە 168 کەسی سوننەی تێدا زیندانی کرابوو، لە حاڵێکدا لە دۆخێکی زۆر ترسناکدا بوون و بە خراپترین شێوەش ئاشکەنجە درابوون. لەو کاتەدا ئیبراهیم جەعفەری سەرۆکوەزیران بووە و بەیان جەبریش وەزیری ناوخۆ بووە. بەپێی راپۆرتەکە بەیان جەبر کاتێک وەزیری ناوخۆ بووە پۆستە باڵەکانی دابوو ئەندامانی سوپای بەدر و دەستگایەکی هەواڵگری تایبەتی دروست کردبوو کە بە جلوبەرگی هێزەکانی ئاسایشەوە سوننەکانیان دەستگیر کردووە و دواتر کوشتویان و تەرمەکانیشان لە دەوروبەری بەغداد فڕێداون. هەر بەپێی راپۆرتەکە لەو کاتەدا ناکۆکی هەبووە لە نێوان بەرپرسانی سەربازی ئەمریکا و بەرپرسانی باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق بە جۆرێک کە بەرپرسانی باڵۆزخانە لەگەڵ ئەوەدا بوون ئەو کەسانە بدەنە دادگا کە دەستیان لە کوشتنی سوننەکاندا هەبووە. بەڵام لە بەرامبەردا بەرپرسانی سەربازی لەوانە دەیڤد پەترایۆس و جەنەڕاڵ مارتن دێمبسی بڕیاریان داوە نابێت بەرپرسانی سەربازی و دیبلۆماتکارەکانی ئەمریکا زانیاری بدرکێنن لەبارەی ئەو هێزە عێراقیانەی تێوە گەلاون لە کردەی کوشتنی سوننەکاندا. ئاژانسی ڕۆیتەرز بڵاویشی کردوێتەوە بەرپرسانی ئەمریکی کاتی خۆی فشاریان خستۆتە سەر حکومەتی عێراق و بەنهێنی لەگەڵ بەرپرسانی عێراقی بە دوادەچوونیان بۆ بابەتەکە کردووە، بەڵام بۆ ئەوەی دۆخی هەستیاری عێراق خراپتر نەبێت دەرەنجامەکانیان بۆ ڕای گشتی بڵاو نەکردوێتەوە. لە ئێستاشدا و لە دوای دەستپێکردنی شەڕی داعشەوە گروپە میلیشا شیعەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزتر دەبن. بەپێی راپۆرتەکەی ڕۆیتەرز هەندێک لە بەرپرسانی سەربازی ئەمریکا بەنهێنی نیگەرانی خۆیان دەربڕیوە لە بەهێزبوونی میلیشاکان و هۆشداریشیان داوەتە ئیدارەی ئەمریکا بەهێزبوونی میلیشا شیعەکان دەبێتە هۆی تووڕەیی زیاتری سوننەکان و ئەمەش دەبێتە هۆی گەشەکردنی زیاتری داعش. ڕایانکرۆکەری باڵۆزی پێشووتری ئەمریکا لە عێراقیش دەڵێت هادی عامری و دۆستەکانی دیکەی لەناو گروپە میلیشاکاندا لە ئێستادا لە سوپای عێراق بەهێزترن و دەشڵێت ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت دوور نییە ببنە هێزی سەرەکی لە عێراق و پێگەی حەیدەر عەبادی لاوازتر ببێت. ڕایانکرۆکە ڕخنەی لە استراتیژی ئێستای ئیداری ئەمریکاش گرتووە لە بەرەنگاربوونەوەی داعشدا و دەڵێت هێرش ئاسمانیەکان و چاوپۆشیکردن لە بەهێزبوونی زیاتری میلیشا شیعەکان دۆخەکە خراپتر دەکات و هۆشداریشی داوەتە استراتیژی ئەمریکا بۆ چارەسەری کێشەی داعش پلانێکی کورتخایەنە، بەڵام ئەم پلانە کورتخایەنە کێشەی درێژخایەنی لێ دەکەوێتەوە کەمە بەس لێی قوڵبوونەوەی زیاتری ناکۆکی مەسەبی و نەتەوەییە لە عێراقدا.